لە سێبەری باوەڕدا بەشی دووەم نووسینی محەممەد فەتحوڵڵا گولەن. چەند تێبینیەک لەسەر قەزا و قەدەر و لوتف. پێشەشی قەدەر بە مانای پەیوەندن و ئەندازەکاری و بەخشینی شکل و شێوە دێت. لە زمانی عەرەبیدا وشەی قەدەر وەکو کردار بە مانای دەستنیشانکردن و دابەشکردن و بەخشینی بەش بە هەمووان دێت. هەرچی کردارە ڕابردووەکەشێتی ئەوە ماناکانی وەک بڕیاریدا و بڕیارەکەی هێنایە جێ لە خۆ دەگرێت کەوایە قەدەر بریتیە لە ما يقدر الله من القضاء ويحكم به، واتە ئەو قەزایە کە خوا تەقدیری بۆ کێشاوە و بڕیاری لەسەرداوە. پێش قوڵ بوونەوە لە بابەتەکەدا پێمان باشە هەندێک لەو ئاەتانە بهێنین کە باسی قەدەر دەکەن. وعنده مفاتح الغيب لا يعلمها إلا هو ويعلم ما في البر والبحر وما تسقط من ورقة إلا يعلمها ولا حبة في ظلمات الأرض ولا رطب ولا يابس إلا في كتاب مبين. وما من غائبة في السماء والأرض إلا في كتاب مبين. إنا نحن نحيي الموتى ونكتب ما قدموا وآثارهم وكل شيء أحصيناه في إمام مبين. بل هو قرآن مجيد في لوح محفوظ. ويقولون متى هذا الوعد إن كنتم صادقين. قل إنما العلم عند الله وإنما أنا نذير مبين. قەزا و قەدەر لە ڕوویەکەوە یەکشتن و لە ڕوویەکی دیکەشەوە قەدەر بریتیە لە دەستنیشانکردنی خوایی و قەزاش بریتیە لە جێبەجێکردنی ئەم ئەندازەگیریە و هێنانەدی ئەم بڕیارە. قەدەر بریتیە لە کێشانی نەخشە و بەرنامەی سەرجەمی بوونەوەران هەر لە جیهانی گەورەوە هەتا جیهانی بچووک و لە گەردیلەکانەوە تا گەلە ئەستێرەکان و لەویشەوە هەتا ڕووداوەکانی ژیانی داهاتووی مرۆڤ و دیاریکردن و دەستنیشانکردن و پۆڵێنکردن و بەرنامەڕێژکردنیان بە گوێرەی نەخشە و بەرنمەیەکی پێشوەخت و پاشان نووسران و دیاریکردنی هەموو شتێک لە کیتابی موبیندا پێش ئەوەی کە بوونەوەران لە بازنەی نەخشە و بەرنامەی زانستیەوە بۆ بازنەی ئیرادە و توانست و قودرەت بگوازرێنەوە و لە پێشانگای بوونی دەرەچی و جیهانی بەدیهاتندا دەربکەون. بەڵێ قەدەر بریتیە لە ئەنجامدانی هەموو ئەمانە لەلایەن خوایەکی خاوەن زانستی ڕەهاوە کە ڕابردوو و ئێستا و داهاتوو لە یەک خاڵدا دەبینێت و لە ڕاستیدا سەبارەت بە ئەو کات و بەشەکانی کات بوونیان نییە. و دیسان قەدەر بریتیە لە یەکگرتن و ڕێککەوتنی نێوان بەدەستهێنانی مرۆڤ و بەدیهێنانی خوایی، واتە ئادەمیزاد دەست بۆ کارێک دەبات و بە ئیرادەی خۆی بڕیاری لەسەر دەدات، پاشان ئەگەر خوای گەورەش ویستی لەسەر بوو کردارەکە بەدی دەهێنێت. قەدەر بریتیە لە دەستنیشانکردنی لە پێشینەی ئەم دوو لایەنە سەرەکیە لەلایەن زانستی ئەزەلی و بێسنووری خوای گەورەوە پێش ئەوەی بوونەوەر و ڕووداوەکان بەدی بێن. ناکرێت لە دەرەوەی ئیرادە و بەدەستهێنانی مرۆڤ بیر لە قەدەر بکرێتەوە. لە گەردووندا قەدەر و نەخشە و بەرنامە و پێوانە و هاوسەنگی باڵادەستە. الله يعلم ما تحمل كل أنثى وما تغيض الأرحام وما تزداد وكل شيء عنده بمقدار.
والأرض مددناها وألقينا فيها رواسي وأنبتنا فيها من كل شيء موزون والسماء رفعها ووضع الميزان قەدەر لە بازنەیەکی هێندە فراوان و گشتگیری گەردووندا دەست بەکارە کە ناتوانرێت دوێنەی هیچ شتێک لە دەرەوەی بازنەکەی بکرێت. خوای گەورەی بەدیهێنەری گەردوون بە زانستە دەورە دەرەکەی خۆی نەخشە و بەرنامەیەکی وای بۆ هەر لە شەقبوونی ناوکەوە هەتا بەهار و لە لەدایکبوونی مرۆڤەوە هەتا لەدایکبوونی ئەستێرە و گەلەستێرەکان کێشاوە و قەدەرێکی وای بۆ هەموو شتێک داناوە کە زانایان و لێکۆڵەرانی هەموو گونجێکی ئەم جیهانە هەر لە سەرەتای مێژووەوە هەتا ئێستا دەیانەوێت بە هەزاران بەرهەم و نووسرا و گزارش لەم یاسا و ڕێسا و ڕێکوپێکی و هەماهەنگی و گونجانە بکەن. ئەو دەستورە گشتیانەی کە تەنانەت هەندێک لە مارکسیەکانیش لە ژێر ناونیشانی جۆرا و جۆری وەک حتمیەتدا قبوڵی دەکەن لەو ڕوەوە کە هەموو خەڵکی بەدۆست و دوژمن و باوەڕدار و بێباوەڕەوە کۆکن لە سەربوونی نەخشە و قەدەرێک لە گەردووندا شتێکی زۆر گرنگە. ئەو حتمیەتەی کە مارکسیەکان بانگەشەی بۆ دەکەن دوور و نزیک پەیوەندی بە ئێمەوە نییە. ئێمە تەنها ویستمان لە چەند گۆشەنیگایەکی جیاوازەوە تەماشای قەدەر بکەین. ئەگەرچی هەندێک لە نووسەرە موسڵمانەکانی وەک ئیبن خەلدون وەکو لایەنگری حتمیەت دەردەکەون و لەم دواییانەدا جیهانبینی ڕۆژئاوا وەکو لە مێژووگەراییدا دەبینرێت ئەم حتمیەتە دەگشتێنن بەسەر لەبەری ژیانی کۆمەڵگادا. بەڵام ئێمەی ئەهلی سوننەت و جەماعەت حتمیەت بە هەندێک مەرجەوە دەبەستینەوە بە لەوانەیە گزارشتی لێ دەکەین. ئێمە لە چوارچێوەی ئەم پێوەرانەدا باوەڕمان وایە کە قەدەرێکی هەمەچی هەموو شتێکی تەنانەت ئیرادەی مرۆڤیشی گرتوێتەوە. بەڵێ وەک چۆن پێش دروستکردنی سەعاتێک یان بینایەک پلان و نەخشەکەی دەچێشین و ڕێوشوێنەکانی دیاری دەکەین و بە یارمەتی چەند خەت و پێوانەیەکی ورد و هەستیار بوونی زانستی ئەو شتەی کە لە داهاتوودا دێتە بەرهەم دەستنیشان دەکەین بە هەمان جۆر داخۆ دەگونجێت سیستەمە زەبەلاح و سەرسوڕهێنەر و جیهانی گەردیلەکان و ژیانی مرۆڤ و پەیوەندی نێوان ئادەمیەکان دوور بێت لە نەخشەیەکی لە پێش و بەرنمەیەکی دیاریکرا و ئەم جیهانە مادیەی کە چەشنی سەعاتێکی هەستیار و سەرنەکەر و بێ هیچ پێکدادان و لێکچوونێک لەو پەڕی ڕێسا و یاسا و ڕێکوپێچیدا بەڕێوە دەبرێت و لە کاتێکدا کە کۆمپیوتەرە زەبەلاحەکانیش ناتوانن سیستەمێک یان چەند سیستەمێک کە یەک لە هەزاری ئەم جیهانەژنین بەڕێوە ببەن داخۆ دەکرێت هەڵسوڕانی ئەم گەردوونە فراوان و سەرسوڕهێنەرە بەبێ نەخشە و بەرنامە و پرۆگرامێک تەنانەت بە خەیاڵیشدا بێت. ناوک و تۆوەکان چەند سندوقێکی قەدەرن. هەموو لاپەڕەکانی ژیانی داهاتووی درەخت لە ناو تۆوەکەیدا تۆمار کراوە. ئەو تۆوانەی کە لە یەک دەچن و لە ڕووی پێکاتنیشەوە لە هەمان ماددەی سادە و ساکار پێکاتون کاتێک دەکەونە نێوخاک گوڵی جۆرا و جۆر و گەڵا و ڕۆکی 1001 چەشنە و درەختی هەمەجۆر دێننە بەرهەم. هەموو ناوک و تۆوێک بە گوێرەی ئەو قاڵب و پێوەرەی کە قەدەر وەکو بوونێکی زانستی و مەعنەوی بۆی کێشاوە هاوڕێ لەگەڵ شێوە و پۆشاکێکی تایبەت بە خۆیدا دێتە دەرەوەی خاک و جوانی خۆی بۆ تەماشاچیان دەردەخات. هەزاران بەرگ درو چەندین ساڵ کار بکەن هێشتا ناتوانن بەرگی تەنها یەک دانە درەخت بدورن. چ جای ئەوەی بگات بەم هەموو دار و درەختە بێسنوورانە. ئەمە لە حاڵێکدا سەدان هەزار درەخت لە ماوەی سەدان هەزار ساڵدا بەبێ هیچ هەڵەیەک لە پێوانە و بەڕین و دووریندا و وەک ئەوەی پۆشاکەکانیان بە ئامادەکراوی بێتە بەردەستیان یەک لە دوای یەک بەرگەکانیان دەپۆشن و دایدەکەنن. ئایا بەڕاستی بکەری ئەم کارانە خودی خۆیانن یان تەقدیرکارێکی هەرە مەزن هەیە کە ئەو قاڵب و شکڵ و شێوە و قەدەرەی بۆ دەستنیشان کردوون؟ تۆوی مەنی مرۆڤ چونکە وابەستەی قەدەر و پرۆگرامێکی دیاریکراوە هەرگیز درۆ ناکات. بە یارمەتی زمانی کرۆمۆزۆمەکان و کارمەندی هەستیارانەی DNA و RNA و گزارشتی خانەکان دەڵێت دەبم بە مرۆڤ و پاش تێپەڕبوونی بە چەندەها قۆناغی جۆرا و جۆری وەک دەم و زمان و لێ و چاو و گوێ و سیما و هەست و توانا و لێهاتنەکاندا قسەکەی خۆی دەباتە سەر و دەبێت بە مرۆڤ. بەڕای فیزیاناسە گەردوونیەکان لە خاڵێکی دیاریکراوی گەردووندا کام ڕەهەندانە بوونیان هەیە و کام بواری موگناتیسی کاریگەری هەیە
کەم تا زۆر دیارە چونکە شوێنە ئەندازەییەکان و گۆڕی هێزەکان پێشتر بوونیان هەیە. لە ڕێگەی کۆمپیوتەرەکانیشەوە دەرکەوتووە کە هەموو بوونەوەرێک هەر لە گەردیلەکانەوە هەتا گەلەستێرەکان لەگەڵ بەدیهاتنیدا نەخشە و پلانێکی بۆ داڕێژراوە. بەڵێ، هەموو شتێک سەرەتا لە لەوحی مەحفوظدا دیار و دەستنیشان کراوە.